سڵاوتان لێبێت لە سێم شەوی ڕەمەزانە لەگەڵ چاوانە هاتینەوە لە نۆ ڕادیۆ کۆمەڵێک بابەتی گەرم و گڕ و ئەجوای ڕەمەزان و زۆر بابەتی دیکە جا بۆ زانیاریتان ئەمڕۆ 2 ساڵ بەسەر دامەزراندنی تۆڕی 1964 شاتیە پەڕێت ینی دنیایەک بابەتی باشمان بۆیە ناوەنی وادارم بینەری بن و ببینن کە چیمان ئامادەکرۆ بۆتان چاوان سڵاو سڵاوتانە سێم ڕۆژی ڕەمەزان چۆن بوو؟ وەڵا ئەمڕۆ بەعام باش بووینە بەعام زۆر باش بووین هەرچەند ئەمڕۆیش و کارمان زۆرتر بوو بەڵام سوپاس بەخوا کە ئەمڕۆ زۆر باش بووین هیوادارم کە ئێوەش هەمووتان زۆر باش بن و ڕۆژێکی باشتان تێپەڕاند بێ و هیوادارم هەمومانگە ڕەمەزان بە باشی تێپەڕێن. توانە باسی کرد کە ئەمڕۆ 2 ساڵ تێپەڕێ بەسەر دامەزراندنی تۆڕی میدیای 1964 پێش هەموو کەسێک با پیرۆزبایی لە خۆمان پێینتوانە پیرۆزمان بێ بە هیوای لە ماوەی 2 ساڵە ئیشی زۆر باشمان کردووە وەکو کیوە محمود عوسمان بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیای 1964 لە پەیامەکەیە باسی کردووە ئیشی زۆر باش کراوە مۆدێلێکی نوێی میدیایی بوو 1964 زۆر باش شوێن پێی خۆی لەناو ئەم هەموو میدیای کە لە هەرێمی کوردستان هەیە قایم کردووە و پەیامە جیاوازەکەی کە لەسەر ئەساسیەوە دامەزراوە گەیاندووە. جا کاک هیوا محمود عوسمان لە پەیامەکەیە دەڵێت سوپاس بۆ هەموو ئەو وەرگرانەی متمانەیان بە میدیایە کردووە ئەوەی ڕاستی نەبێت پێیان ناڵێت واتە لە ماوەی ئەم 2 ساڵە هەرچی ڕاستی بووە هیچ پەلەمان نەکردووە ئەوەی دەقیق بووە ڕاست بووە و هەواڵانە لە هەر کوێیەکی ئەم کوردستانە و عێراقشا ئێمە بە وەرگرەکانی خۆمانمان گەیاندووە هیواداری نەسەرم پەیامە بەردەوام بین. هەستە چۆنە لە سەرەتای دامەزراندنەوە لەگەڵ 1964 بەردەوامی داست؟ هێشتا 1964 ینی پەخشی دەستی پێ نەکرد بوو ئێمە لەگەڵ کۆمەڵێک هاوڕێە لێرە بووین یعنی ڕاستی و کاتە زۆر بە حەماسەوە دەستمان پێکرد چونکە ئێمە دەمانزانی کە پەیامەکە چەند جیاوازە لە میدیاکانی تر بۆ میدیایەکی کوردی عێراقی بەڵام خۆشبەختانە ئەوە بوو لەگەڵ ئەو گەرموگوڕی ئێمە هەتاوەکو ێسش ساردبوونەوەمان بە خۆمانەوە نەبینیوە هەر لەسەر ئەو نمەتە دەڕۆین هەر لەسەر ئەو نمەتە جیاوازەی کە ڕاستی و دروستی هەواڵ لای ئێمە متمانە لای ئێمە و هەواڵ لە قون و قوشبن و ناوچە دوورە دەستەکان و گوندەکان لای ئێمە ئەو لەوێتی هەبوو بێ هەتاوەکو ێسش ئاواین دڵنیام لە داهاتووە زۆر باشتر پێشەکەوین و زۆر زیاتر دەبینە متمانەی جێگەی متمانەی هاوڵاتیان و وەرگرانمان. ئەی لای تۆ کە دوای ینی ماوەیەک لەکردنەوەی 1964 هاتی یەکسەر بووی بە بێژەری هەواڵ هەروەها لە بەشەکانی دیکەیە هەواڵسازی لە بەشی پلان پرۆگرامت هەبوو چۆن بۆم هەموو ئیشە؟ چانە من هەمیشە ینی حەزم کردو فێری زۆر ئیش ببم هەمیشە هەوڵم ماوە ینی ئیشێک لە ئیشێکی تر جیاوازتر فێر بووم و ئەوانە بەس نەکەوت بوومەنا ئەوەی کە تاقیب بکەمەوە پێیان تێپەڕم سەرەتا کە هاتم بۆ 1964 وەکو پێشکەشکاری بەرنامەیەکی ئاسایی هاتم بەڵام کاتمە ئێرە بەڕێبەری بەشی کوردی وتی ئێمە پێشکەشکاری چاکەت و پانتۆڵ لە بەرمان نیە دانیشی قاچقیتە سەر قاچ و هەر لە مانگی یەکەمە ئەوە بوو کە بووم بە بێژەری هەواڵ کە شتێک بوو هەتا ئەو ڕۆژەشی کە بووم بە بێژەری هەواڵ بیرم لێ نەکرد بوویەوە هەمیشە هەستمە کرد کە من زیاتر بەلایەنی ئیشی هونەری و تەرفیهی و ئەوانەیە زیاتر ئەتوانم سەرکەوتو بم تێ بەڵام بە پشتیوانی ئێوە و هاوکاری ئێوە توانین ببم بە بێژەری هەواڵە سێکێکم لە بێژەرەکانی هەواڵە تۆڕی میدیای 1964 بێجگەلەوەش ئەو شتێک کە هەرگیز تەسەورم ناکە ڕۆژێ لە ڕۆژان من دانیشم لەسەر کۆمپیوتەر و لاپتۆپ ئیشکەم بەڵام لە ئێستاە پلانەری ژووری هەواڵی 1964م لێرە هاوکارێکی زۆر باشەیە بۆ ئەو کەسانی کێنە ئێرە پشتگیرێکی زۆر باشەکرێت و ئەتوانی زیاتر لە کارێک وەربگریت و تیا سەرکەوتوو بیت دەتوانیت ئەو پرۆژانی کە پێشت ئەسپێرێت ئەو کارانی کە پێت ئەسپێرێت ئەوەندە متمانە بە خۆبوونت پێ بەخشن کە تۆ بتوانی بە متمانەبوونێکی زۆر باش بتوانی کارەکەت بکەیتە سەرکەوتوبی لە ئێستا وەبزانم هەمومان لە 1964 جۆکەرینەوە نیە بڵین کە تەنها کارێکمان هەبێ پێشکەشکاریەکەین بێژەریەکەین پلانەکەین هەواڵسازیەکەین کامێرامانەکانی لێ نەبێت تەسویرەکەین ئەو متمانە بە خۆبوونەی ینی کارمەندانی 1964 زۆر بوویمە بەڕاستی جاگەر ئێوە لە ناو ئۆفیسی 1964 بە پایامنێرەکانیشمانەوە ببینن یعنی لە بچووکترین تەمەنەوە تیامانایە تا گەورەترین تەمەن بەڵام ڕۆحیەتەکە وەکو خێزانێک بۆ کارکردن لێرە وای کردووە کە ڕۆژ بە ڕۆژ هەم ئیشەکەمان پێشخەین و هەم جەوی خۆشمان درێغیمان لێ نەکردووە بەڕاستی بۆیە وەک لە پەیامەکەی بەڕێوەبەری گشتی تۆڕی 1964 هاتووە ینی دەڵێت هەزار سوپاس بۆ
ینی ئەو کارمەندانەی کە لێرەن و توانیویانە بۆ ڕێحێتەوە کار بکەن و هەمیشە داهێنەرانە بن لە کارەکانیانە و 964 خۆشی بەو ماوەکەمە بێتە جێگەی متمانەی هەم زۆرێک لە ڕۆژنامە نووسان و میدیاکاران یاریمی کوردستان و هەم هاوڵاتیان و خەڵکیش بە نرخەوە لە کارەکانی ئێمە بڕوانن. بۆیە لە کۆتایی ئاڵێم هیوادارم لە دوای 2 ساڵ ئێمە بە گروتینێکی زۆر زیاترەوە پەرە بە کارەکانمان بدەین و داهێنەرانەتر کار بکەین و دنیایەک خەونی ترمان هەیە، ئاواتی ترمان هەیە و ڕوئیا و پلانی ترمان هەیە بتوانین لەم ساڵ و ساڵانی داهاتووشدا جێبەجێیان بکەین. توانە بۆ بینەرە عەزیزەکانمان پەیامەکەی کاکیوە لە ناو سایت و تۆڕی میدیای 964 لە سۆشیال میدیاکە هەیە دەتوانن بڕۆن لەوێ بیبین و خوێنەری بن. بابێنە سەر بابەتەکانی خۆمان. زۆر بابەتمان ئامادە کردووە حتمەن بۆ ئەم شەو. یەکێک لەوانە کە تایبەتە بە ڕەمەزان ئیداری سۆران بە چەند خاڵێک بڕیارێکی دەرکردووە کە تایبەتە بە ڕەمەزان. بە نمونە یەکێک لەوانە خواردن لە فەرمانگەکاندا قەدەغە بکرێت وەکو ڕێزێک بۆ مانگی ڕەمەزان. بۆ خۆتان نەزانن زۆرێک لە دامەزراوە و فەرمانگەکان ڕۆژانە یان خواردنی تیا دروست دەکرێت یا خواردن دەێنرێت بۆ کارمەندەکانیان. بۆیە بە ڕۆژە لە کاتی دەوامە لە ئیداری سۆران قەدەغەیان کردووە وەکو ڕێزێک بۆ مانگی ڕەمەزان. لە لایەکی تریشەوە هەر ئیداری سۆران لە پەیامەکەیدا ئەوەی ڕاگەیاندووە کە ئەو چالاکی و ینی بۆنانەی کە تایبەتە بە مانگی ڕەمەزان دەبێت بە پرس و ڕا بکرێت و بە تایبەت بە وەزارەتی ئەوقاف و ئەوقاف ئاگادار بێت لەو چالاکیانەی کە تایبەتن بە مانگی ڕەمەزان دەکرێت. و هەروەها لە پەیامێکی تریشدا ئەوەی ڕاگەیاندووە پێویستە گشت کەناڵەکانی ڕاگەیاندن تایبەتمەندی و پیرۆزی ئەم مانگە لە بەرچاو بگرن. یعنی هەل لە خۆیانەوە زۆر شت هەیە کە ناکۆکی دروست دەکات یا دووبەرەکی دروست دەکات یان ڕای جیاواز دروست دەکات پشێوی دروست دەکات. کەناڵەکانی ڕاگەیاندن ئەرکە لەسەر شانیان کە بە ینی بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەو بابەتانە نەدا بکەن. و زۆر بابەتی دیری باس کردووە لە ئەویش بە هەمان شێوە لە سایتی 964 بە درێژی خاڵەکانیان خراوەتە ڕوو. توانە هەواڵێکی ترمان هەیە کە ئەمڕۆ زۆر جێگەی سەرنج بوو و زۆر دەنگدانەوەی هەبوو. ئەویش ئەوەیە کە کوڕێک لە هەولێر گورچیلەی خۆی دەبەخشێت بە دایکی. هەمیشە منداڵەکان خۆیان بە قەرزارباری دایکیان نەزان، خۆیان بە قەرزارباری باوکیان نەزان، نازان چۆن چاکەی دایک و باوکیان بدەنەوە. گەنجێک ئەڵێ من بەم شێوەی کە گورچیلەی خۆمە بەخشم بە دایکم هێشتا ناتوانم چاکەی دایکم بمەوە، هێشتا قەرزارباری دایکمم. پەیامنێری ئێمە عەبدولعەزیز ئەمڕۆ چۆتە لای ئەو گەنجە کە ئەم شەو گورچیلەی خۆی بە دایکێ بەخشێت لەگەڵ ئەو قسەی کردووە و ئەز لایڤێکی بۆ ئێمە ئامادە کردووە. پێم خۆشە بەیەکەوە بینەریان بین. منێستا لێچێک لە نەخۆشخانە تایبەتەکانی شاری هەولێرم ئافرەتێک لە ماوەی ساڵێکی ڕابردوودا وا دیارە یەک گورچیلەی کاری دەکردو. ئەو گورچیلەیەش لە ماوەی ساڵی ڕابردوودا بە نسبەیەکی کەم کار دەکات و ڕۆژانە پێویستی بە شۆردن و غەسلکردنی کلیە هەیە. بۆیە لە دوای ساڵێک وەستانی و بەهێزبوونی گورچیلەکانی کوڕەکەی بڕیار دەدات یەکێک لە گورچیلەکانی خۆی پێشکەش بە دایکی بکات. من بۆ مەبەستا دەمەوێت قسە لەگەڵ کاک زیرەک بکەم. کاک زیرەک سلااوت لێبێ. چاو زۆر سواسان دەکەم بخێڕێن. کاک زیرەک چۆن بۆ بڕیارتدا گورچیلەیەکی خۆت پێشکەش بە دایکت بکەیت؟ چۆن بۆ بڕیارمدا دایکم نزیکەی ساڵێکە دەناڵێن بە گورچیلەکەیەوە کەەوە 125 ئیشێ دەکاتن. یەک گورچیلەی هەیە ئەو گورچیلێشی 125 ئیشێ دەکات. نزیکەی 7 مانگە بە گورچیلەی دەستکرد شوشتنی بۆ دەکەین. لە دواییندا بڕیارمدا کە گورچیلەی خۆمی پێ بدەم کە هەم بە وەفایەک هەم بۆی کە دایکم هەم بە گورچیلەیەک ئەو وەفایە ناگەڕێتەوە، ئەو ماندی بوون ئەو ڕەنجە ڕۆیەک ئەو بۆ منی کردووە ناگەڕێتەوە. بەڵام هەر ناچاریم بۆی کەوا باشتر بێتەوە بە هیوای دوایشت کە دوعامان بۆ بکەن. زۆر سپاس. باشە کاریگەری نابێتن لەسەر دۆخی تەندروستی خۆت کە گورچیلەیە؟ کاریگەری لەسەر تەندروستی من ناهیچ کێشەم نییە. ئەوەیە کە نابێت غازاتەکان بخۆم، مەشروباتەکان بخۆم و خوێ زۆر دەون دەبینێ نابێت خوێ بخۆی. و نزیکەی 4 مانگێک من پارێز دەبم و زایدەن ئەو تااقەتەی جارانم نامینێ وەکو ئەوەی کە دەبێت نیوەی بکەیەوە
لە کاتی عملیات و لە کاتی ئاسایشدا کە پاش 4 مانگ زۆر بەهەش دەبم و فەزی خوا. باشە دایکت جگە لە وەستانی گورچیلەکانی هیچ نەخۆشیێکی دیکەی هەبووە؟ هیچ نەخۆشیێکی تری نییە، زۆریش باشە، زۆریش بەورەیە. زۆر باشە. بڕیار وایەکەی نەشتەرگەریەکە ئەنجام بدرێتن؟ ئەمڕۆ 3 2025 لە نەخۆشخانەی پاکی ئەنجام دەدرێ، سەعات 8 ئەنجام دەدرێ، دوایی بەربانک. بەڵێ زۆر سپاس کاک زیرە. خێر بێن، سپاسی کەناڵ 964 دەکەم. بابەتێکی سەرنجڕاکێشە بەڕاستی، یعنی ئەوە خۆم بە قەرزارباری وەکو وەفایە کە دایکی ئێستا پێویست پێێتی پێم وابێ گورچیلێ لە 125 و یەک گورچیلەی چاوانم شەو ئەوە کە قسەی کە دەڵێ کاتژمێر 8 قەرار بووە ئەویان بکرێت بۆ پەیوەندیەک بە عەبدولعەزیزەوە ناکەی بزانم نەشتەرگەرەکەی کاوەی زانیارێکی نوێی لایە. زۆر باشە، من پەیوەندیەکەم بە عەبدولعەزیز پەیامنێرمان لە هەولێر بزانین زانیاری نوێ لەسەر ئەو هەواڵە چی لەلایە. جاپانەتەوە سلااوت لە بەکە عەبدولعەزیز. زۆر سپاس کاک عەزیز گیان عەبدولعەزیز جامەیەک ئەیکەم بە عەزیز کورتێکەمەوە لەسەر ئەو هەواڵی کە ئەمڕۆ کرد بوو قەرار بوو سەعات 8 نەشتەرگەری بۆ ئەو کوڕە بکرێت کە گورچیلەی خۆی بە دایکێ بەخشێت. زانیاری نوێ چیت لایە؟ نەشتەرگەریەکەیان بۆ کراوە چۆنە؟ بەڵێ چاوان سلااوت لێبێت. سەرەتا دەمەوێت ساڵیادی دامەزراندنی 964 لە پیرۆز بکەم لە خۆم و تاوی کارمەندانمان. زۆر سپاس. بەڵێ من کەمێک پێش ئێستا پەیوەندیم کرد بە خانەوادەکەیەوە، ئەوان لێ ئێستادا زیرەک چاوەڕوان لە پۆل نەشتەرگەریەوە بۆ گۆڕینی گورچیلەکەی. کەواتە ئێستا لە کاتی نەشتەرگەریەکە ئێشتا نەشتەرگەریەکەی چاوە نەبوو؟ بەڵێ ئێستا لە هۆڵی نەشتەرگەری بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکە. نەیان تۆ نەشتەرگەرەکەی چەند کاتژمێری پێویستە؟ بە جێرەی قسەی خانەوادەکەی بێت زیاتر لە 2 کاتژمێری پێویستە بۆ ئەنجامدانی ئەو نەشتەرگەریە. زۆر باشە، دەستەکان خۆش بێ. زۆر سپاس. سپاس کەناز. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەردووکیان، هەم بۆ دایکەکە و هەم بۆ کوڕەکەشی کە بڕیاری داوە گورچیلەی خۆی ببەخشێت بە دایکی. بابەتێکی تر هەیە ڕۆژانە لەوەتەی ڕەمەزانە تۆ حتمما ڕۆژانی تری شاوانەمە هەر هەبووە دەستگرتن بەسەر کاڵای بەسەرچوو یان بێ بەرواردا لەلایەن لیژنەکانەوە، بەڵام ئەمڕۆ یعنی بابەتێکی زۆر گرنگ 5 تۆن جگەری جگەری ئاژەڵە جگەری مریش نییە لە سلێمانی توانراوە لەلایەن لیژنەکانەوە 5 تۆن یعنی زۆرە بڕەکەی ئاژەڵی جگەری ئاژەڵی گەورە دەستی بەسەرا بگرێت پێش ئەوەی ساغ بکرێتەوە لە بازاڕەکانە پێیان زانراوە و دایانە بەسەریدا توانراوە دەستی بەسەردا بگرن. ئەم یعنی خۆتان نەزانن جگەری ئاژەڵ زۆر بەتام و چێژە ئەگەر بیدەی لە شیش بە برژاوی یان بە شێوازی تر لە ماڵەکانە دروست دەکرێت ئەگەر بکەوتایەتە بازارەوە ڕەنگە بەریش نەکەوتایە و ڕەنگە ئەگەر خراببوو بێت کارەساتی خڵقانایە، بەڵام باش بوو لە ڕێگەی لیژنەکانەوە توانراوە دەستی بەسەرا بگیرێت. دواتریش لیژنەکانەوەیان بە 964 تووە کە ئەم جگەرە تەلەف دەکەن و لە ناوی دەبەن و نانێشتووە بکرێتە بازارەکانەوە. ئەوەی کە دەیبینن ئەنی بە وەستی ئەو کارتۆنانەیە کە لیژنەکە دەستی بەسەراگرتووە و جگەرەی کە هێنراوە و لە بازاردا ساغ بکرێتەوە. لە ڕۆژانی پێشودا لە ماوەکانی پێشودا جگەری مریشکمانەبینی بە چەند پاکە دەستی بەسەرایەگیرا، بەڵام ئەمەیان جیاواز بووە ئەمە جگەری ئاژەڵی گەورەیە ویستراوە لە بازارەکانە سەر بکرێت، بەتایبەتە و چێشتخانانەی کە برژاویان هەیە تۆ هەر کاتێک دەڕۆیت جگەریان بەردەستە، بۆیە ئەمە ئەگەر بکەوتایەتە بازارەوە ڕەنگە کارەساتی لێ بکەوتایەتەوە. توانە هەردوێنێش لیژنەکانی قایمقامی سلێمانی ڕایانگەاندە بوو کە بڕێکی زۆریش گۆشتی سوور دەستی بەسەرداگیراوە، یعنی ئەوە نییە هەرچگەر بێ ڕۆژانە ئەم کردارە دووبارە بێتەوە. ئەوە نییە کە بڵین یەک جارە ئیتر ئەم شتە دووبارە ناکرێتەوە و خەڵک بەعنی بازرگانەکان بە بێ بەس بەڕاستی ئەوەی باشە، ینی کە لیژنەکان دەم و دەستەکەنە دەستیان زۆربەی لە دەستیان دەرناچێت و دەستی بەسەراگرن، بەس حەقیشە ئەو شوێنانەی کە ئەم کاڵانەیان بۆ دێت ینی ڕەچاوی ئەوە بکەن خەڵک فەقیرە خەڵک گوناحە ینی کە ئەم خواردنەی دەرخوارد بدەیت، بۆیە حەقە سزاشی لەسەر پێ بەڕاستی سزای قورس بۆەوەی کە ئەم بازرگانانە بەم بڕە زۆرە 5 تۆن جگەری ئاژەڵ
ئەهێنرێت کە دەسی بەسەرگیرێت لێپرسینەوەی باشیان لەگەڵا بکەن. جەوی ڕەمەزان لە شار و شارۆچکەکانی کوردستان خەریکە دەست پێ دەکاتی تر ئەو کەشەی کە لە شەواندا هەیە بە تایبەت لە دوای ئەوەی کە ئەم چەند ساڵە کۆرنیشی زاخۆ تەواو بووە گەشتیارێکی ئەجگار زۆر هەر لە زاخۆنا لە شارەکانی تریشەوە شەوان ڕوو دەکەنە ئەوێ چالاکی جۆرە و جۆر بڕێوە دەچێت کەشێکی جوانی هەیە کۆرنیشەکە ئەمە دەچینە لای شوانی پامنێرمان لە زاخۆ و لە کۆرنیشەکە لەگەڵەمان دەبێت شوان سڵاوت لێبێت چه حالە لە کۆرنیش جەوە ڕەمەزانێ لە کۆرنیش چەواییە بله توانا باجر زاخوش همی باجرین دی جدا پیشوازیل هی و رمضان پیروز کردن هیت از آنی که 3 سال بوری دا زاخو هر 3 روزن رمضان دا یکی که آکنجی بونه ابجا چه شقبت یان جی خانی بد پیشکشی خزانه که هجارت کردن بو به رمضانی جی 3 یکین آکنجی بونه کو پیکت نشخوان یاجی و شقه یانجی بو همی روزه که دیگه که آکنجی بونه بخزانه که کم درآمد یانجی خزانه که خودان پیتیوین تایبت اتدان افرو کو سیام روزه رمضانه سیام شقه بخزانه که هزار هات دان و بازار که تایبت الزاخو کو گریدای شب رمضانه بازار که کو خودان کمپانیا دست پیش خری کریه قازانج سرکرسته خواه شیوه که برجاف دا بازینن واته که هیچ قازانجه که نکنه بوی نرخی که او کرسته سروان را وستایی بدن خلکه و دگل وی چندیجی پاس و مینی پاس ین تایبت بو خلکه هاتین دابین کرن الجهن جدا جدا هاتین دست نشان کرن که خلکه ببرن بر گهین نوی بازاری و دوباره بزاورین مال نواناجی و جداش به چند کوزاخو باجره که گشتیاریه و پروژه این گشتیاری لهاتینه درست کردن تمامی کورنیش زاخو و بازار کف زاخو هر وساکل ها زاخو کل پش من دیاره چالاکین هنری تمامی حیوان رمضان دلوان جها اینا پیشکش کردن و دگل به چنده شلای دولمند داوه که زکات آخواه را دستی اداره سربخوی زاخو کرنه دی زکات بو 5000 خیزان هجار ایتا دان دگل پیشکش کردن 100 عمره گشت کردن عمره بو 100 کسین تمن این کو پیچنه بن عمره انجام بدن دی بوانا این پیشکش کردن هر واسا یاش همیه کو سرنج را کشتر اداره زاخو رابیه دانا کرین ساله که ین جماره که زورا خزان هجار الزاخو گل چنده لجنه چاودیریا بازرگانی بر دوام روزانه سردان بازار زاخود کن داکو ریک جهن بازرگانی دکان و وان جهن کو شیرمنیات فروشن نک زیدگاویا بکن نکو تشتین کرستین اکسپایر بخلکه بدن اوه چالاکین ماه رمضان نلزاخو کو بر دوام دریجیا ماه رمضان دی بر دوام بر سپاس شوان سپاس بۆ زانیاریەکانت ئەو کۆرنیشەی 2 ساڵە بەتەمای لەگەڵ برادرانە سەردانی بکەین لەسەر تۆ چاوەڕێین 2 ساڵە بێوەعد بۆ ئەمان جەژن ئەڕۆین جەژن ئینشەڵا 2 ساڵە تۆ ئێمە لەو سروشتە خۆشە دابڕاندووە کاکتوانە وەڵی کۆرنیشی زاخۆ زۆر خۆشە بەڕاستی بەتایبەت لە ڕەمەزانە بەڵام بقەینە ئەم ڕەمەزانە فریا ناکەوین ئێمە لەبەرەوەی ئیش و کارمانەیە جەژن ئینشەڵا سەرێکە دەین و ئەو جەوە خۆشابین ئەگەر جەژن توانانە هات بۆتان بکەم بە هەواڵێک و بۆتان دانم چونکە 2 ساڵە ئێمە لەسەر تواناوەستاوی ناچین بۆ جەژنە ئینشەڵا سەردانی زاخۆکەین و سەردانی کۆرنیشەکەین شوان خۆ ئامادەکە ها لە خزمەتمانە بێت اینجا توانە من ئەچم بۆ دەفەرەکەی خۆم هەڵەبجە هاتم بۆ هەڵەوجە 2 ساڵ ئەبێ من دوورم لە ڕەمەزان و لە هەڵەبجە پەیامێرمان ئەمە لە هەڵەبجە لەگەڵمانایە ئەچمە لای ئەو بزانم لەوێت چی باسە دەنگ و باسی هەڵەبجە چۆن تێپەڕێ ڕەمەزان بەبێ من اینجا من عادەتێکم هەیە کە لەگەڵ ئەمەل قساکەم ڕاستە من هەورامی نیم بەڵام تۆزێک تەقەتەقێکی تیاکەم بەڵام ئەمەل هەورامیە هەر کە دەست پێکەم ڕۆژانشکە کارمان بەیەکەوەیە سەرەتاکەی بە هەورامی ڕۆم لەگەڵیان ئەمەل گیان خاسەنی پێم بڵێ لە هەڵەبجە چی هەیە چیە گوزەرێ لەکوێی ڕەمەزان چۆنە لە هەڵەبجە
طبعا سلاموني وقتوش رمضان تان پیرۆز بێت ببوورە من هەر لە سەڕیت بی قسەکردنی ڕۆژانەی خۆمانم کە من تۆر بەورامی قساکەین سڵاوتان لێ بێ و ڕەمەزانتان لێ پیرۆز بێ لە ناو بازاڕی هەڵەبجەیە دیارە لە دوای بەربانگ و ڕۆژ و کردنەوەی هاوڵاتیانەوەی دی ناو بازاری شارەکان بەگشتی قەرەباڵغ دەبێت و هاوڵاتیان ڕوودەکەنە ناو بازارەکان ئەو کاتێک کە بە ڕۆژە نەیانتوانیوە بە شەوا قەرەبوویەکەنەوە پێم خۆشە گفتوگۆی زیاتر لەگەڵ ئەم کاسبکارانە بکەم دەچمە لای هەندێکیان ئەم کاکەیە شفتەی هەیە سڵاوتان لێ بێ ڕەمەزانتان پیرۆز یاخوا بەخێر بوو چیتان هەیە وڵای ئەمە بەر شفتەمانێ بە قیمەی خۆماڵی قیمەی خۆماڵیەتێکیت قیمەمانی کاکدیاکوی بازارتان چۆن وڵای تر ئەلحەمدوللا خراپ نیە ئێستا خۆ زانی سەرەتای مانگی ڕەمەزانە و تریشەڵا وردە وردەی تر بازارڕە بێ لە کێوەی تر بازار قەرەباڵغ دەبێت هەر بە قەرەباڵغی بازاری شەوان بڵین ئەتر لە هەموو ساڵە هەروە بووە لە دێ ڕەمەزان و 15 ڕەمەزان بازار قەرەباڵغ بێ کاکی ئەمێننەوە ئێوە ئێمە وەڵا بە نسبەتەوە تا سەعاتی 1:30 وەکو ساڵانی پێشوونیە تا پاشێو بمێنەوە وڵا دەیتر ئەوەیە نەکردە سەر ئەوەی کە بازاری تر ئەو کاتر لە دەی ڕەمەزان و 15 ڕەمەزان دەست پێکا بە نسبەتی ئەوە قەیسەریەکرێت و جەوەکەشی ساردەی جەوەکەشی سەحالەن سارد ئەرە وڵا زۆر باشە ئەمە خەڵک بە دڵی خۆی ئەم شتانە هەڵەبژێرەوە نیە شفتە بە چەند ئەفرۆش شفتە ئێمە لەم بێمەعاشیە لەبەر دڵی خەڵک ئەیەم بە هێزار ئەڵێن با ئێسفادێک یەکەم کە قەیناکە بازار باشە وڵای دیتر لەخوا بەزیارە وڵا خراپ نی قەناعەتمان پێ هەیە زۆر زۆر سپاس دەکەم بچینە لای ئەم کاکەیەش سڵاو لێ بێ پێمان بڵێتەوە چی پێ خوا بەخێر بن سەد چاوم بژی زانە پیرۆز بێ بازار چۆنە چیتان هەیە وڵا الحەمدولیلا وڵا سپاس بەخوا عیب وڵا گەزی گۆش و گەزی مریشکمان هەیە ئێمە بەڵێ زەڵاتە و شتیشتان هەیە زەڵاتەشمان هەیە بەڵێ کاکی ئەمێنەوە بازار چۆنە وڵای تری تقریبا عادەتەن نیم سعات پێش بەنگەی نستەر جادی تقریبا تا ئەوەنی خەڵک لە بازارە بێ دەوری سعات دوو ئەو ناوە دوونی و ئەو ناوە تا پاشێو نامێنەوە وڵای تر جارێ سەرەتای هینە سەرەتای ڕەمەزانە جارێ نامێنیەوە بەس تری شەڵا لە بەرنامەمانە هەیە تا دەوری 4 و 5 و ناوی شەڵا بمێنینەوە لەکەیەوە بازاراوە قەرەباڵغە بێت وڵای تر تقریبا دەوری سعات دەوە و ناوە بازار قەرەباڵغە بێت خەڵکم شاور بۆ شتەوە کوژەمی سەرەکیە خوایان مەسەلەن وەکو چەرەس و شتیوە عادەتەن ئێواران کە بەربانگەکرێت و حەزەکەی شتێ بخۆیت ئیتر دوای ئەوەش خەڵکیە بۆ نانخواردن تا دەوری 1 و 2 ئەو ناوە وەکو چارەزەی خوا و گۆشتێکی خوا خۆی زانێت جێی ڕەمەزان بەعام لەناو هەڵەبجەیە چۆن الحەمدولیلا سپاس بەخوا عیبی نی هەڵەبجە بۆ چ خواردنێک بەناو بانگە وڵا عادەتەن هەڵەبجە بە خواردەمەنی و چای بەناو بانگە ماشەڵا چای و خواردەمەنیمان زۆر زۆرە لە هەر کۆڵان و فەرعێکەکە چای تایە و خواردنی تایە جارە بە تایبەتی لە مانگەکانی ڕەمەزانە چای و خواردن زۆر زۆرە لەفەی جگەر ئێمە چاوانمان زۆر حەزی لە لەفەی جگەرە لە خزمەتیان وڵا خۆزگا من هەم بۆ ئەجینا لە خزمەتیا و من گەزی گۆشت و مریشکمێ لە خزمەتیابی ئەو لە هەولێر بەسە چاو منەی خۆم لە خزمەتان ئێمە گەزی گۆشت و مریشکمانەیە لە خزمەتیان دەستان خۆش بێ خاوازاتان بە چاوان بەخوازم زۆر حەزێک کرێسە لە جێگەی من بوویدایە تۆ هەڵەبجەیت و بەس قەی نادەی من لە جێگەی تۆ بم من و تۆ فەرقمان نییە ئەمە جەوی ناو بازارە لە دوای بەربانگەوەی دی وردە وردە قەرەباڵغە بێت و بە تایبەتی گەنجان خۆکەنە ناو بازار و پێیان خۆشە کە خواردنێک بخۆن یاخود جەوێک بگۆڕن بە حکمیەوەی کە بە ڕۆژە برسیانە و ناتوانن وەکو پێویست با بڵێن وەکو ڕۆژانی ئاسایی بێنە دەرەوە و ئیشوکارەکانی خۆیان بکەن بۆیە زیاتر بە شەوان قەرەبووی ئەو کاتەکەنەوە کە لە ڕۆژە چۆن بڵێ لە دەستیان چووە ئیدی ئەمە بەگشتی جەوی ناو بازارە جەوی ناو بازارەکان لە هەموو هەرێمی کوردستان بەگشتی وەکو یەک وایە لە هەموو شارەکان هەر بەم شێوازەیە لە دوای بەربانگەوەی دی خەڵکیەتە دەرەوە و بۆ خواردنەوەی چایەک بۆ خواردنەوەی بۆ خواردنی شیشێک کەباب یان لە فەیەکی جگەر بەم شێوازەیە بازارەکان لە
هەڵەبجەیە و بەگشتی لە کوردستان لە دوای لە پێش بەربانگەوە ئەکرێنەوە و هەتاوەکو نزیکی پارشێ و لە خزمەتی میوانەکان و لە خزمەتی هاوڵاتیانە بن. دەستخۆش ئەمەرگیان ماندوو نەبی وەڵا ئەو لە فێجگەری من بووە بە ترێن دەناو پەیامنێرەکان و لە ناو 1964 کاکە هەر جارێک هاتن لە فێکم بۆ بێن خۆ گوناح نێوانێ توانە ئەم جارە خۆمان لێرە بۆ لێنین و بیخۆتەوە با منیش بیخۆم ئەو نە خەڵک خواردی لە بری من نەم خوارد بەخێراتنی وریاکەین بەخێر بخێر بی ماندوو نەبی لە ئیشکردنەوە ڕێک کات دەخوارەوە بۆ ستۆدیۆ وریا پێشەوەی بینە سەر بابەتەکەی خۆمان با من گلەیەک لێ بکەم برایانە پار ڕەمەزان بەیەکەوە بووین دەوامان شەوان بووم فراولە تێنا مۆز تێنا کاڵک تێنا یعنی لەسەرەوە بەر ناکەوت ئەم ڕەمەزانەوە سێ ڕۆژ تێ بەڕوویمان نەبین خزمەتگوزاریەکانی سفرن ئەم ڕەمەزانە هیچ ناگەمەوە ڕەمەزانی ڕابردوو پاشەوان بووین پاشەوان خۆش بەڵام ئێستا ئێواران من ئێواران هیچ بەڵێنێکە دەی توانە من سەعاتدا ڕۆشتمە وریا بە ئەلاگەوە هات ئێوارە توانە بورا بۆ بەخوا وەڵای ڕاستەکەی بەس بەڵێن بدا کە شتێکمان بۆ بێنی میوە عایدی توێ ئەوە هیچ زۆر باشە وریا حتمەن وریا یەکێکە لە سەر نووسەرەکانی ماڵپەڕی 1964 ڕۆژانە بە دۆداچوونی زۆر باش دەکات بۆ هەندێک هەواڵ کە دەکرێت یعنی بێ زانیاریەکانی هەموو هاوڵاتیان بیزانن بابەتێک ئەمڕۆ وریا زۆر سەرقاڵی من تێبینیم کرد سەرقاڵی بە دۆداچوون بوو بۆی ئەوەیە کە دەنگۆیەکی گەورە لە منتقەی پشدەر و خڵاتزێ بڵاو بۆتەوە کە لەو خاڵە سنوورێک کە لەو سنوورە هەیە ئیتر خەڵک خاتوچۆی ئێرامکە 15,000 دیناری لەلایەن کۆمپانیاوە لێ وەردەگرێت ئەوانشی کە لە ئێرانەوە دێن بڕەپارەیەکیان لێ وەردەگیرێت ئەمە وابزانام هێشتا نەچۆتە بواری جێبەجێکنەوە وریا بە دواداچوونی بۆ کردووە من حەزەکەم لەو بپرسم بزانم گەشتووە بەچی و ئەو کۆمپانیا کێ و پارەیە چەنە و چۆن وەرەگیرێت وریا زانیاریمان بەرە ینی ئەم کۆمپانیا کێیە کە لەو خاڵە سنووریە پارە لە خەڵک وەرەگیرێ بۆ هەموو هاوڵاتێکە کە سەردانی ئێرانەکە لە ئێرانەوە دێ چۆنە وردەکارێکی بابەتەخەوە ینی ئەمە 1964 شێوازی ئیشکردنمان بەو شێوەیە کە خەڵک خۆی پەیوەندیمان پێوە دەقات بە دواداچوون بۆ کێشەیەک بۆ گرفتێ بکەین ئێمەش لە 1964 ینی بە دواداچوون بۆ بابەتەکە دەکەین ئەمڕۆ لە قەڵاتزێوە لە ڕێگەی چەند دۆست و برادێکەوە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە باس لەو کراکە لە سنووری مەرزی چێلێ کۆمپانیایەک دادەنرێت ئەو کۆمپانیایە بۆ ئەوانەیە کە هەر گەشتیارێک لە دیوی هەرێمی کوردستان و عێراقەوە دەچێت بۆ ئێران بڕی 15,000 دیناری لێ وەردەگیرێت کە پێشتر ئەمە نەبووە ئەنی ماشتێکی تازەیە من بە دواداچوونم بۆ کرد لە ڕێگەی لایەنە پەیوەندیدارەکان و لە ڕێگەی ئەو جیهتانی کە بەرپرسن لە سنووری ئیداری پشدەر ئەوان باسییان لەوە کرد کە تا ئێستا ئەو بابەتە نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە واتە ینی تا ئێستا بەکردەی 15,000 دینار لێ کەسێک وەرنەگیرا و کۆمپانیا جێگیر نەبووە بەڵام ئەنی دەنگۆکە بە تەواوەتی هەیە و بابەتەکە بابەتێکی جددیە و تەنها دەواازی ئەوەی کە تۆ بەدەمەرزی نیە تەنها ینی هەموو هەرزەکانی تری شەگرێتەوە هەموو مەرزەکانی فەرمی و نافەرمیەکانی هەرێمی کوردستان دەگرێتەوە ئەمە حتممە گە بچێتە بواری جێبەجێکردنەوە تۆ پرسیارەوەی پەیوەندیدار کرد وریا لە ڕووی یاسایی بوون و نایاسایی بوونی ئەم بابەتەوە ئەوان وتیاش خۆی لە ماوەی ڕابردوودا لە هەرێمی کوردستان زۆر شت هەیە لەسەر مەسلەی باز و نازانمەوانە بە یاسایی کراون لە 2010 سیاقێکی قانونی بۆ دەوەزرێتەوە بوو بە یاساییکردنەکەی بەڵام گرفتەکە لێرەدا ئەوەیە کە بۆ نمونە لە مەرزێکی وەکو مەرزێکی کێلێ کە ڕۆژانە 1000 کەس لە هەرێمی کوردستانەوە دەچێت بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران زۆربەی خەڵکانە یان بۆ نەخۆشیە یان بۆ تازیە یان بۆ گەشتیاری 15,000 دینار یعنی ڕۆژانە نزیکی 15 میلیۆن دینار دەخات لەو هاوڵاتیانە کە وەردەگیرێت ئەنی بەخۆی گشتی مانگەکە گەر دلار بە 150,000 دینار بێ یعنی مانگانە 30 دەفتەر تەنها لە مەرزێکی وەکو مەرزی کێلێەوە یعنی ئەو ڕەپارەیە زۆرەوە کاریگەری لەسەر دابازینی گەشتیاری دەبێت بۆ نمونە لە سنووری پشدەر ئەو هاوڵاتیانی کە دەڕۆن بۆ دیوی ئێرانیان بۆ نەخۆشیە یان بۆ سەردانە چونکە پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوان سنووری پشدەر و دیوی سەردەشتوانی ڕۆژهەڵاتی کوردستان گەرم و گوڕە ئەنی ڕۆژانە هاتوچۆ هەیە هاوڵاتیەکە لە پشدەرەوە بڕات بۆ سەردەشت نزیکترە تا بێت بۆ سلێمانیان بۆ هەولێر بۆیە ینی
ئەو بابەتە گران لەسەر خەڵک دەکەوێت و ئەمە لە بەدوارە چوونەکانمان دەکە من لەگەڵ بەڕاست بەڕێوەبەری گومرگی ڕاپەڕنیش قسەم کرد ئەو ینی پشتڕاستی کردەوە کە شتەکە هەیە لەگەڵ بابەتەکە ئێستا نەخراوەتە ئەوان باسییان لەوەکت کە ینی ئەو بابەتە ئەگەر بخرێتە بواری جێبەجێکردنەوە کاریگەری لەسەر کەرتی گەشتیاری سنوورەکە دەبێت ینی ئەگەر هاوڵاتیەک ڕۆژانە لە خودمانگانە لە قەڵازیەوە چەند جارێک بڕات بۆ دیوی ڕۆژهەڵاتی کوردستان لەمە دووە ناتوانێت یاخود ئەگەر کەسێک بۆ نەخۆشی بچێ ڕەنگە 5-6 کەسی لەگەڵ بڕوە ئەوە بڕە پارەیەکی زۆر یان بۆ پرسە ینی پرسە زۆر لە نێوان هین هەیە لە نێوان بڵین پشدەر و دیوی زۆر باشڵام من پێشنیازیەوەت بۆ کەمەوە بابەتێکی گرنگە ڕەنگە پێویستی بە بەداچوونی زیاتر هەبێت بۆ پشتڕاستکردنەوە ئەوەی تا ئێستا هەیە یانتوانە ئەوەی تا ڕۆژانی داهاتووجا حەق خەریکی ئەوەی تا ئێستا هەیەمە لەبۆی لەگەڵ بەرپرسانی یەکەی ئیداری سنووری پشدەر قسەم کردووە یەکە بابەتەکە هەیە بەڵام تا ئێستا نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە وە لە یەک کادا و بە یەک تەوقیت لە هەموو مەرز و دەواازە سنووری خان و تەنانەت فڕۆخخانەکانیش لە هەرێمی کوردستاندا دەخرێتە بواری جێبەجێکردنەوە ینی لەم بە دوواداچوونە بەردەوامە بی بەڵام بەردەوام دەبین دواتر ناوی کۆمپانیا و ئەو شوێنانی کە کارەکان دەکەن زۆر باش یاقینە ڕوو بێجگە لەم کارە بێجگە لەم ئیشت بێجگە لەم هەواڵەت زۆربەی کات خەریکی $0 جا ئەمڕۆ پێم وەزعی دۆلار بەرزە نزمە زێر تۆیەکێکی لەوانەیە کە لێو قەوماوە لە زێڕەکە دۆلار چۆن ڕۆژەکە بەرەو دابەزین دەڕوات لەبەرەوەی هەم خواست لەسەری کەم بووە هەم دۆلارێکی زۆر لە بازاردا هەیە تازترینیان ینی بە نزیکی 146,000 و لە نێوان 146 بۆ 147,000 دینار بەڵام زێر لە سەرەتای ساڵەوە تا ئەمما تا تقریبان هەفتی ڕابردوش هەر بەرەو بەرزبنەوە هەنگاوی دەنا بەڵام 4-5 ڕۆژە بەرەو دابەزین هەنگاویناوە بۆ نمونە لە ماوەی چلشەوی یەکەمی سەری ساڵی نوێ ینی ساڵی 2025 هەر مسقالك نزیکی 6,000 دینار چووە سەری بۆ نمونە من کە هەر پێش بەرنامەکە ینی یەکشتم گرت کە لە ینی لە کۆتا ڕۆژی هەفتەی ڕابردوو ینی سێشەمە و چوارشەمەی هەفتەی ڕابردوو نرخی یەک مسقال زێر گەیشت بە 715,000 دینار بۆ 24 بۆ زێری ئایار 22 گەیشت بە 655,000 بەڵام تقریبان لە ماوەی سێ ڕۆژەدا 20 بۆ 30,000 لە هەر مسقالك دابەزیوە ورا تۆ مسقاڵیت بە چۆن کڕی وڵی من بیرم نەماوە نازداین چەند دەست خۆشوریە زۆر بۆ زانیاریەکانت هیوادارم بەردەوامی لەو بە دوواداچوونانی کێکی ماندوونە من هەربژیت دەسپاس بەڵێ هاوڵاتیەک ئەمڕۆ سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی کردووە ڕۆشتۆ بۆ ئەوەی کە لەوێ کاروبارەکانی ڕاپەڕێنێت لەوێ گرتە ڤیددیۆیەکی بۆ 964 ناردووە ئەڵێت کە باز لەوە کات دووکەڵ و تەپۆتۆزێکی زۆر هەیە کە ئەمە دووکەڵی مۆلیدەیە مۆلیدەی ناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیە ئەو باز لەوە کاکە لەوێ ڕۆژانە پارە لە خەڵکە سنرێ بۆەوەی کە ژینگە پاک و خاوێن بێ پارەی ئۆتۆمبیل وەرەگرن بەڵام مۆلیدەکەی خۆیان دووکەڵێکی دروست کردووە چاو نبینێت لەوێ گەر ببینن ئەوە وێنە و ڤیددیۆی دووکەڵەکەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیەکە هاوڵاتێکی ئەوێ بۆ ئێمەی ناردووە لەبەر دووکەڵ چاو نبینێت چاوڵا حەقاوەی تر چارەسەر بکەنەوەن خۆیان ئۆتۆمبیل ڕەنگەوەنە دووکەڵیش نەکات پارێ ژینگە لە هاوڵاتی وەردەگیرێتەوە هاوڵاتی کە ئەو ڤیددیۆی نردبوو لە ڕاستیا بۆ ئێمە ڕێک وایوتبوو سی پارێ ژینگە لە ئێمە وەرەگیرێت لەسەر ساڵیانەی ئۆتۆمبیل کەچی مۆلیدەکەی خۆیان چارەسەر ناکەن بۆ ئێمە پەیامە نێرین بۆ هاتوچۆی سلێمانی تکایە و مۆلیدەیە چارەسەر بکەن باوە دووکەڵە ژینگە ئەوەندە پیس نەکات چاوان بابەتێکی دیکە هەیە کە ئەم ماوەیەکی زۆرە ینی زۆر لە بەرچاوە مەسەلەن سەگی بێلانە سەگی بەرەڵا کە لەسەر شەقامەکانن یعنی بەشێکیان لە شوێنەکان بەشێکیان لە ناوە برێ ماوەی پێش سەبینیمان لە کەرکووک هەر لە ناوە بران تەخەیان لێکرا بە تاپڕ و بە بادی و بەوە لەسەر شەقام بەشێکیان کۆکرێنەوە ئەبرێنە شێڵتەر لە هەولێر شێڵتەرێکی گەورە دانراوە سەگە بێلانەکان کۆ دەکرێتەوە بەڵام لە نوێترین پێش هاتا کە تا ڕادەیەک زۆر سەرنجڕاکێشە سەگەکان بە ئۆتۆمبیلی 2024 0 کیلۆمەتر بۆیان دابینکراوە کۆ دەکرێنەوە ئەو سەگانی کە لەسەر شەخامن بەڕێوەبەری شێڵتەری هەولێر بە 964 وێ 2 ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتر بەو شوێنانە تا دەگەڕێ بەسەر شەقامەکانە لەوێ سەگەکان کۆ دەکرێتەوە ئۆتۆمبیلێکی دیکەشانەیە حتمما هاوکاری ئەوان دەکات تاوەکو ئێستا لە شێڵتەری هەولێر 12 بۆ 14,000 سەگی بێلانە کۆ کراوەتەوە لەو ژمارەیە 6,000یان نەزۆک کراون واتە ئیتر
ناتوانن زاوزێ بکەن و هیچ بێچوە سەگێک بخەنەوە. بۆیە پرۆسەی کۆکردنەوەی سەگە بێلانەکان لە هەولێر بەردەوامی هەیە تاوەکو ئێستا و ئێستا بە ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتر لە هەر کوێ بیان بینن سەریانەخەن و بەرەو شێڵتەرەکە بەڕێیانەکەن چاهان. من زۆر ئەو ئاژەڵانم خۆشەوێ ماوەی لەمەوبەر ئەمان بینی کە زۆر ئازیێتان ئەدرا زۆر ئازاریان ئەدرا و بەتایبەتی ئەوانەی کەرکوو کە بۆ شێوەیە لە ناوەبران زۆر جێگەی جاخ بوو ڕاستە ئەو لێەوە بیرمەخەنەوە پێم وڵەن یادگاری دەگەڵ پشیلە هەیە ئەروەڵام ماوەی پێشێستا لە لای بازار لە مەچکۆ یاریم لەگەڵ دوێنەشەو ئاخر دەرزی گەزازم لێیاوە لەبەرەوەی پشیلەیە قەپی لێگرتم زۆر بە خراپی ئێرەی بریندار کردم ئیترەوە بوو تەواری و بنکەی پۆلیس و هەموو شتانی تێکەوت. بەڕاستی و سەگانە هەندێک جار یعنی زەرریان هەیە پەلاماری منداڵ و ئەوانە خەڵکەدەن لەسەر شەقام بەڵام ناکرێت بەو شێوەیە بکوژرێن یان لە ناو ببرێن حەقا وەکو هەولێر ینی حەلێکیان بۆ دۆزرێتەوە شێڵتەرێکی گەورە بۆی لەوێ نەزۆک بکرێن و ئاگایان لێیان بێ خواردن و خواردەمەنیان پێ بدەن تاوەکو ئەوەی کە نەچن و بەرەڵانە بن لەسەر شەقامەکان. دێمە سەر هەواڵی وەرزش. دوێنێ شەو باسی بەرشە و ڕیاڵمان کرد سۆما گێڕایەوە کە وەزعی ڕیاڵ مەدرید چییە و وەرزی بەرشەی چۆن باش بووە. بەڵام ئەم شەو باسی سبەی نێشەوی ڕیاڵ مەدرید دەکەین کە یاریەکی زۆر قورسی بەم دۆخەوە لە بەردەمایە لە چامپیۆنز لیگ بەرامبەر ئەتلەتیکۆ مەدرید. ئەوەی کە هاندەرانی ڕیاڵ مەدرید دڵیان پێخۆشە بۆ یاریەکەی سبەی شەو ئەوەیە کە دەڵێن ئێمە پاشای چامپیۆنز لیگین نەک ئەتلەتیکۆ مەدرید هەر کوێیتر دێتە بەرامبەرمان ئێمە تێپەڕێنین لەبەرەوە چامپیۆنز لیگ بۆ ڕیاڵ مەدرید حەلی نییە. بۆیە باسۆما بۆمان باسکە بزانم یاریەکەی سبەی شەو چۆن دەبێت و چی چاوەڕوانی ڕیاڵ مەدرید و ئەتلەتیکۆ مەدرید دەکات. سۆما سڵاوت لێ بێت فەرموو باسی ئەو یاری سبەی شەومان بۆ بکە. بەڵێتوانە ئەو کاتتان باش نوێژون ڕۆژووی ئێوە و هەموو بینەرانی 964 قبول بێت ئیشاڵڵا. ئەو یاریە گرنگەی کە لە مێژە هاندەرانی یانەی ئاتلەتیکۆ مەدرید و ڕیاڵ مەدرید چاوەڕێنی و ئەخیرەن سبەی نەشەیە کاتژمێر 11 چاوەڕێ بن و یاریەکە دەکرێت و باشترەکە بڵین جەنگەکە دەست پێ دەکات. بۆیە هەردوو ڕاهێنەری یانەکان مقۆیانە لە ئێستاوە ئانچیلۆتی لەلایەک دەڵێ باش خۆمان ئامادە کردو و ڕاهێنەری ئاتلەتیکۆ مەدرید لەو لای دەڵێت بەخوایە مەشت باش خۆمان ئامادە کردو. بینەری دەبین زین سبەی نەشەیە چۆن دەبێت. ئێستاژە هەواڵە گرنگەتان هەر لەسەر ئەم یاریە بۆ دەخوێنینەوە. لە خولیانە پاڵەوانەکان پاڵەوان یاری هەیە لە یاریەکانی قۆناغی 16 خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا سبەینێ کاتژمێر 11 شەو بە کاتی هەولێر سانتیاگۆ بێرنابیۆ دەبێتە مەیدانی ڕوبەڕووبوونەوەی هەردوو جەمسەرەکەی مەدرید و لە یاریەکی چارە نووسازدا ڕیاڵ و ئاتلەتیکۆ ڕوبەڕوو یەکتری دەکاتەوە. ڕیاڵ مەدرید کە لە خولی ئیسپانیا ئاستی ئەم دوایانەی بەرەو خراپی ڕۆیشتووە و چوەتە ڕیزبەندی سێم. ئێستا هەموو سەرنج و هێزی لە خولیانە پاڵەوانەکاندا خەرج دەکات و هەر خۆیشی پاڵەوانەکانی خولیانە پاڵەوانەکانە جا توانە وەرە ئەو هاوکێشەیە حەلکە. بۆیە ڕیاڵ لە هەر ئاست و دۆخێک بێت مادام لە خولی پاڵەوانەکان یاری دەکات دەبێت هەمووان لێ بترسن. ڕیاڵ مەدرید دەبێت بە وریاییەوە یاری بکات چونکە هەر یەک لە کەماڤینگا و چوامینی و لۆکەم مۆدریچ و ئەنتۆنیۆ ڕۆدیگەر و ئەندریکی بەرازیلی ئەگەر کارتی زەر وەربگرن ناتوانن لە یاری گەڕانەوە بچنە ناو لاکێشەی میترۆپۆلیتانۆ. هەرچی سەبارەت بە ئەتلەتیکۆشە ئەوە تەنیا ڕیاڵ بووە لە ماوەی ڕابردوو بکوژی خەونەکانی بووە. ساڵانێکە ئەو تیپەی سیمیۆنی تەنگی بە هەمووان هەڵچنیوە بەڵام ڕیاڵ مەدرید لە ئەوروپا گڕی بەرداوەتە خەرمانیان و نەیهێشتووە مێژوو بنووسنەوە. سبەینێ یاریەکە دەبینین و بزانین چۆن دەبێت. چاوان و توانە دەگەڕێمەوە لای ئێوە. سپاس سۆما سپاس دەکەم. من هەرچەنە لە کۆنتترۆلەوە ماشەڵاوانە جمهوری بەرشەکۆ بۆتەوە فشارم لەسرە بەڵام من هەر بڕوام بە توانەکانی ڕیاڵ مەدریدەیە لە چامپیۆنز لیگ کە هەر پاشای چامپیۆنز لیگە بێ و دڵنیاشم یارێکە ئەبەنەوە چاوەڕ هەمان ڕەتەیە چاوەڕ من هەواڵێکی بەپەلە بۆ هاتووە بەڕاستی کەمێک پێش ئێسا دیمەنێکی سەرنجڕاکێش و پڕمانە و لە هەمان کادا ناخەژێنیش گەیشتە دەست 964 ئەم ئێوارە لە قەزای خەبات گەنجێک ئۆتۆمبیلەکەی گڕی کرد سەرڕای ئەو دیمەنە ناخەژێنە کەچی گەنجەکە دابەزی و لەم لای ئۆتۆمبیلەکەیەوە سوژدەی شکرانەی بردووە و سوژدە دەبات. ئۆتۆمبیلەکە جۆری کامریە لەسەر ڕێگای کەوەرگۆس لە سنووری قەزای خەبات گڕی گرتووە بە تەواوی سوتاوە. ڕاید ئامانج ئەفسەر لە بنکەی بەرگری شارستانی خەبات بۆ 964
ئەوەی ڕاگەیان ئەوان ئاگاداری ئەم ڕووداوان بەڵام ڕاستەوخۆ پەیوەندی بە تیمەکانیانەوە نەکراوە. پێم خۆشە دیمەنەکە کە لە سۆشیال میدیای 964 هەر ئێستا بڵاو بۆتەوە ئێوەش بیبینن. ئەوەی دەیبینن گرگرتنی و ئۆتۆمبیلەیە لە سنووری خەبات خاوەنەکەی یاخود شۆفێرەکەی دابەزیوە چاوان دەیبینی چۆن سوژدانی شکر دەبات و تەماشای ئۆتۆمبیلەکەی دەکات زۆر ناخەژێنە بەڕاستی. ئەم قەناعەتە زۆر مهمە بۆ ئینسان لە حاڵەتێکی وا ینی دەست نەکات بە بۆڵە بۆڵیان ناشکرانە ژێری ئەوشتانە لەو کاتا شکری خوای کردووە و سوژدەی شکری بردووە و دەستی بەکلەکەیەوە ناوە تەماشای ئۆتۆمبیلەکەیش دەکات وەکەوەی چۆن بڵێ ئەمان لە دەسەڵاتی منانە بۆەوە پێشم خۆش نەبووە مەڕوودا بەڵام ڕووی داوە ئیشەڵا خوا بۆ ئەم گەنجەی قەرەبوو دەکاتەوە و هەموو کەسیش لەم جۆرە ڕووداوانە بە دوور دەبن. چیمان ماوە چاوان باسیێن ماوەیە کاتێک کارەکەن لە شوێنێک ئاسەوارە دۆزنەوە ئێسکە پەیکەرە دۆزنەوە. هەفتەی پێشوو یەکەم ڕۆژی ڕەمەزان بوو باسمان کرد کە لە کەلار لە کاتی دروستکردنی شوێنێکی گەشتیاری لەوێ کە لە سەرێک و ئێسکیڕانێکی مرۆڤ دۆزرابوویەوە. ئەمڕۆژ پامێری ئێمە ڕۆشتووەتە لای ئەو یەکتر بڕێک کە لە بازنەی مەلیک مەحموود دروست دەکرێت. پێیان ڕاگەیاندون ئەو کۆمپانیای کە لەوێ کاریان کردو لە کاتی کارکردن و دروستکردنی یەکتر بڕەکە ئێسکە پەیکەرێکیان دۆزیوەتەوە. ئەو کۆمپانیای کە لەوێ کاریان کردووە ئێسکە پەیکەرەکان کە دۆزیوەتەوە ڕاستەوخۆ پەیوەندیان کردووە بە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانیەوە و پامێری ئێمەش پەیوەندی بەوان کردووە ئەوان توانەکە ئێستا ئێسکە پەیکەرەکە لە لای ئەوانە و دایان ناوە پەیوەندیان کردووە بە هەولێرەوە بۆی کە DNA بۆ بکرێت بزانن ئەما مێژوەکەی بۆکەیە گەڕێتەوە هیکەیە و چۆن بووە کە چۆن گیانی لەدەستداوە بەڵام هەتاوەکو ئێستا پەیوەندیان پێوە نەکراوەتەوە لە هەولێرەوە وەڵامی پەیوەندیەکەیان نەدراوەتەوە بۆیە لە ئێستا ئێسکە پەیکەرەکە لە لای بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانیە چاوەڕێکەن کە هەولێر وەڵامیان باتەوە بزانن مێژوەکەی بۆکەیە گەڕێتەوە هیکەیە بۆچی لەویان نێژراوە چۆن بووە بەڵام هەتا ئێستا وەڵامیان نەدراوەتەوە ئەوانیش هەتا لە هەولێرە وەڵامیان نەدرێتەوە و دیێنەکەی بۆ نەکرێت نازانن چۆنە. شوێنەکەشی چاوان ڕەنگە ینی بۆ خەڵکی شی بکەینەوە سەر شەقامی بازنەی بەلیک مەحموودە ئەمە یەکتر بڕی تۆفیقوابی دروست دەکرێت ڕێک بەرامبەر گۆڕستانی ئابلاخە لە گەڕەکی چوارچرا ینی ئەو بەشەی شەستی کە بەرامبەر گەڕەکی چوارچرا و گۆڕستانی ئابلاخە لەو شوێنە یەکتر بر دروست دەکرێت لەوێ ئەو کەسانی کە ئیشیان کردووە ئەم ئێسک و پرووسکیان دۆزیوەتەوە ڕەنگە شتی تریشی بەدووا بێ بەڕاستی لەبەرەوە چاوەڕێ دەکرێتەوە وەکو کنە و پشکنینی تەواو دەکرێت و دیێنەی بۆ ئەو ئێسکە دەکرێت. کۆتا بابەت کە ئەم شەو باسەکەی ئەمە کوپی تازەیە بەڕاستی ئەم شەو لە خۆشی ئەمە تێراوم خواردووە بەڕاستی ئەمە جۆرێکە لە بانگەشە هەم لۆگۆی 964 پێوەیە هەم ئاوەکەشی ناوی بێوە ناخۆش خۆش. مادام باسی بانگەشەم کردووە ڕیکلامم کرد بۆ ئەم کوپانەی بەردەسمان با باسی ڕیکلامی هەڵبژاردنەکان بانگەشەی هەڵبژاردنەکانەوە دەزانن 4 مانگ زیاترە تێپەڕیوە بەسەر بانگەشەی هەڵبژاردنەکانە بەڵام تاوەکو ێستا لە فێنجان پۆستەر و ڕسمی کاندید و لایەنەکان هێشتا بەدار و دیواری ئەو قەزایەوە ماوە ئەمڕۆ هەڵمەتی ڕێکراوە بۆ لێکردنەوەیەوە دەزانن هەڵبژاردننی گشتی لە ڕۆژی 20 2024 بەڕێوەچوو هەرو کاتیش کۆمیسیۆن ڕایگەیان کە پێویستە هەم کاندیدەکان هەم قەوار و لیستە جیاوازەکان لە دوای مانگێک سەرجەمە و پۆستەرانە لێ بکەنەوە. ئەوەی کە دەبین لەسەر شاشە ڤیددیۆی و پۆستەرانەیە کە هەم لە سلێمانی و هەم لە قەزای پێنجوێن و زۆرێک لە شوێنەکانیش تاوەکو ئێستا بەدار و دیوارەوە ماونەتەوە دوای 4 مانگ بۆیە ئەمڕۆ هەڵمەتێک ڕێکخراوە بۆەوەی ئەو پۆستەرانە لێ بکەنەوە بەڵام وڵای ئەوەی ڕاستی بێحەق بوو کە کاندیدەکان خۆیانەوەوانەی دەرچوون و دەرنەچوون یان لیست و قەوارە جیاوازەکان خۆیان بەو کارە هەستن یعنی یەک دانەمانگ ڕسمی خۆیان لە هەموو شوێنێ هەڵواسیوە حەق بوو دوایەوەی کە تەواو بوو خۆیان هەستن بە لابردنی ئەو پۆستەرانە بۆەوەی ژینگەی ئەو ناوە ئەوەنەی تر تێک نەدا بەڵامەوە ماوەیەکی زۆری بەسەرا تێپەڕیوە و زیاتر لە 4 مانگە هێشتا ئەو پۆستەرانە لە شوێنی خۆیانن
ئیتر حەقە لا ببرێن و لەلایەن کۆمیسیۆنشەوە بەڕاستی وعدەکەی خۆیان بەرنەسەر و کە دوای مانگە لایەن نەبردووە سزا بدرێن. چاوان چی ماوە باسیکەین پێم وا بێ بۆ ئەم شەو بەس ئەوانە وایە دەمێکە قساکەین ئەرە وەڵا دەستەینا زانیاری ئەرەوەڵا ئەم لایم تۆزێ ئازاریە بوو بەڵام هەموو شتێکی لێ بەسەر ێتواناتەوە هیتر ڕەمەزانە و پیریە و پیرێتێکەوەشتانە هەمە سەرجەم بەرگە و بابەتەکانی ئەم شەوی نۆڕادیۆ بوو لەگەڵ چاوانە پێشکەشمان کردن چاوەڕوان بن سبەی شەو لە هەمان کاتدا بە دنیایەک بەرگە و بابەتی نوێ و هەواڵ و زانیاری تازەوە دێنە وڵاتە تا سبەی شەوە بینە میوانی ماڵەکانتان بە هیوای تەندروستێکی باش بۆ توانە و بۆ هەر هەمووتان سپاس.